الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، سەلامی خوای گەورە لە هەموو لایەک بی لە فەرموودەیەکی تر لە فەرموودەکانی ئەربعین نەوەویە کە گەیشتە بووینە فەرموودەی 31ەم، فەرموودەی 31 کە ئەویش فەرموودەی سەهلی کوڕی سەعدی ساعدیە کە ئیمامی نەوەوی بە ناو و بە کونیە وەکو نەریتە کە ئیمامی نەوەوی لە فەرموودەکانی تریش هەوڵەدا کە نەک تەنیا بە ناو بەلکو یان تەنیا بە کونیە، بە ناو و بە کونیە ڕیوایەتەکە دەفەرمێت عن أبي العباس کە ئەمە کونیەکەیتی، عن أبي العباس سهل بن سعد الساعدي رضي الله عنه قال: جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال: يا رسول الله دلني على عمل إذا عملته أحبني الله وأحبني الناس. فقال: ازهد في الدنيا يحبك الله، وازهد فيما عند الناس يحبك الناس. طبعا وكو خوي دفرميت حديث حسن رواه ابن ماجه وغيره بأسانيد حسنة. بلي أم فرمودية طبعا وكو إمام النووي دفرميت كأم فرمودية كي حسن يعني مقبولة، أجر شناقة آستي صحيح. وأم فرمودية ابن ماجه وغير ابن ماجه روايات يعني كردوها. طبعا غير ابن ماجه وكو ابن حبان لروضة العقلاء، وكو إمام طبراني للمعجم الكبير، وكو إمام حاكم نيسابوري لمستدرك على الصحيحين، إمام قضاعي لمسند الشهاب، وإمام بيهقيش لشعب الإيمان. كواتكومل روايات طرق أسانيدي هي أم حديثة. وأم حديثة برزان هيك كلو حديثانيك مختلف فيه، يعني لروح حكمة وهندك لزانيان بصحيحيان دانا وهندك لزانيان يج بضعيفيان داناوا. وكو إمامي عقيلي كأم حديثي بضعيف داناوا، بلام إمامي حاكم نيسابوري بصحيحي داناوا، إمامي حافظ عراقي بحسني داناوا، إمام النووي وكو قتمان بحسني داناوا. أما كوملا زانا أم حديثيان بصحيحيان بحسنيان داناوا، بلام كوملا زانا يتر وكو ابن رجب حنبلي، وكو ابن حجر عسقلاني، وكو إمام عقيلي أوانا بضعيفيان داناوا. وطبعا أم حديثة لبرأ وك بلين كوملا روايات وكو باس ماكر كوملا طرق أسانيدي هي بوية زانيان إيشيان بيكردوا يعني. وبتايبتي حديثك كبيوندي با زياتر لبواري فضائل أعمال، وهي زياتر بيوندي با أحكام شرعي وبحلال وحرام وبأمور عقيدة وبيرو بروا ونية. بوية زانيان هندك تساهل يان كردوا بتايبتي أجر حديثك ضعفكي كم بي يانجي اختلاف بلانيوان زانيان، يعني دكري استشهاد بي بكري وبتايبتي أم حديثة لروي معناه شواهيج بلين إشكالي تيدانية معناه كي تواو راسته. برزان وكو باس ماكر أم فرمودية يك لهاولا برزكاني بيغمبر درود خوالي سربي بناوي سهلي كوري سعدي ساعدي دجيرت وسهل. طبعا نسبكي لبو بني ساعدي خزرجية، لقبيلي بني ساعدي خزرجيبو، وأو سهل يكبو لو صحابياني كاتي كمسلمان بو بيغمبر صلى الله عليه وسلم ناوكي قوري. طبعا أما وارد بو لسني بيغمبر صلى الله عليه وسلم كوملا صحابيك أو أنيك بيشترك كافر بو ناوكيان هبوا كمسلمان بون بيغمبر صلى الله عليه وسلم ناوكان يعني قوري. بلام لبرشي قوري لبرا ناوكا بلين معناك خرابي ليك دانوا، وبلين دلالتك خرابي هبوا ناوكا لروي ناوروكي ناوكا ومعناي ناوكا بوي بيغمبر صلى الله عليه وسلم ناوكي قوري. طبعا ناوي سهل بيش أوي مسلمان بناوي حزن بو،
حزن يعني دلتنگی، يعني دل نخوشي وعاجزي. بوي طبعا كاتي كمسلمان بو بيغمبر صلى الله عليه وسلم بسياري لكرتوناو تشيا قوتيناو حزنة أو جا فرموي بل أنت سهل، تو كسكي سهل يعني كسكي آسان كاريو، يعني بلين دورة لا قرصي ولا زحمتي ولا نخوشي ولا دلتنجي ولا وانا يعني سهل، يعني كسكي آسان وسهلة بو أويك برامبركش بلين قبولي بك و هل بر أوش طبعا بلين مسلمانان همویان خوشیان ویز دوای أويك بلين پیغمبر صلى الله عليه وسلم ناوكي قوري. طبعا دواي وفاة پیغمبر صلى الله عليه وسلم يعني تمني تقريبا 15 صالك بو سهل كوري ساعدي طبعا ويكك بلو صحابيانا كالسردم في عمر صلى الله عليه وسلم تمني هندك جكبو ويكك لو صحابياني كبجدار بو لبيعي اواني كبلن لهاولاني كبيعتي عند دانا پیغمبر صلى الله عليه وسلم بل كترانت يكك بو لواني كزور نزيكي پیغمبر بو درود خوایل سربي و يكك بو لو لجكترين وبتشوكترين صحابي كبجدار بون لغزاي تبوك لبرا تمني زور بتشوك بو پیغمبر صلى الله عليه وسلم نيهشت يعني نيويست بجدار ببي لشر تانيا او هاوكاري بلين مجاهدين ومسلمانان بلين هاولاني ذكرت لكاتي شر كردن يعني لخزمتي اواندا بو و سهلي كوري سعد جيجاي لوي كفرمودي راستوخولة پیغمبري جيراي تودرود خوالي سربي لهريك لإمامي علي كوري أبي طالب ولا فاطمي كشي پیغمبر درود خوالي سربي يعني خيزان إمامي علي ولا أبو هريرة وغير أوانش يعني أو رواياتي نكتنيا لپیغمبري هي صلى الله عليه وسلم بل كل صحابش لزور لصحابة كان رواياتي كردوا. طبعا زانایان دیاریان نکردووە ئەو ساڵەی کە وەفاتی کردووە يعني بە دیاریکراوەیی و بە تەحدیدی، بەڵام فەرمووانە لە 88 تا 91 کۆچی يعني بڵێن وەفاتی کردووە لەو بینە خلاف هەیە ئایا لە 88 بۆ 89 91 لەو بینە بڵێن اختلاف هەیە، بەڵام طبعا لەو کاتە دەڵێن کە وەفاتی کردووە تەمەنی 96 ساڵ بووە، تەمەنی 96 ساڵ بووە. بەڕێزانە مە کورتەیەک لەسەر بڵێن مێژوو تەرجەمەی ڕاوی حەدیسەکەی ئێمە حەدیسی 31 لە 40 نەوەویە وەکو باسمان کرد کە ئەم حەدیسەش بەوە دەست پێ دەکە کە دەفەرمێت پیاوە کەسێک طبعا نەهاتووە ئەمە چێ بووە ناوی چ بووە، بەڵام گرنگ وایە ئەمە زۆر گرنگ نییە، گرنگ وایە ناوەڕووکی حەدیسەکە گرنگە، بۆیە زۆر جار زانایان زۆر خوان ماندوو نەکردیە بەوەی بزانن ئەم پیاوە چێ بووە چێ نەبووە و زۆر جاریش دەرکەوتووە يعني لە ڕیوایەتی تر هاتووە ینی کەسێک باسی کردووە، بەڵام ئەمە زۆر پەیوەندی بە ناوەڕووکی بابەتەکەوە نییە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەم پیاوە کە هاتووە پرسیارێکی کردووە لە خزمەت پیامبەر صلی الله علیه و سلم و پیامبەر صلی الله علیه و سلم وەڵامی دایتەوە، ئەوەی کە گرنگە خودی پرسیارەکەیە و وەڵامی پێغەمبەرە درود خوای لەسەر بی و ئەم شێوازە وەکو باسمان کرد لە فەرمودەکانی پێشووتریش کۆمەڵە فەرمودەمان هەبوو کە هۆکاری فەرمودەکە ئەوە بووە کە یەک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە یان کۆمەڵە سەحابی هاتوون پرسیاریان هەبووە، ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵامی پرسیارەکانی سەحابەکانی دایتەوە، یعنی کەواتە ئەم فەرمودەیە هۆکارێکی تایبەتی هەیە. ئەمە علمێکمان هەیە بەڕێزان، یەکێک لە زانستەکانی فەرمودە کە پێی دەگوترێ ئەسباب ورود الحەدیث، چۆن ئێمە لە قورئانی پیرۆز ئەسباب نزول ئاياتمان هەیە، هۆکارێ دابەزینی ئايات ئێمە لە حەدیثیش بڵێن ئەسباب ورودمان هەیە، بۆیە لێرە ئەمە یەکێکە لەو حەدیثانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوێوە ئەم قسەی نەفەرمووە، بەڵکو ئەم قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێن وەڵامی پرسیارەکە لە پرسیارەکانی سەحابە، بۆیە ئەم پیاوە کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیارێک دەکە، ئەم پرسیارەش دەفەرمێت یا رسول الله ئەی پێغەمبەری خوا دلني على عمل إذا عملته أحبني الله وأحبني الناس. بزانە بەڕێزان لێرە بۆمان دەرەکەوی وەکو پێشتریش باسمان کرد کە بەڕاستی بە شێوازێکی گشتی مسلمانان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بە تایبەتی هاوڵە بەڕێزەکان
يعني زۆر حریص بوون و زۆر پەروشی ئەوە بوون کە لە بڵێن یعنی خۆشەویستی خوا و ڕەزامەندی خوای گەورە بەدەست بهێنن یان ئوموری دینی خۆیان فێر بن. یعنی ئەوەندەی کە بەقەدەر ئەوەی کە هەوڵیان دەدا فێرە دین بن، فێرە ئەحکامی شەرعی بن، پرسیار لە بواری دینەوە بکەن، لە پرسیار بکەن کوێنیەتی یعنی نزیک بوونەوە لە خوای گەورە، ئەوەی کە پەیوەندی بە دینداری و بە خواترسی و خواناسی و تەقوا هەیە، پرسیارەکان زیاتر لەو بارەوە لەو بازنەوە دەسوورانەوە، نەک یعنی بڵێن زیاتر بەداخەوە کە ئێمە لە سەردەمی خۆمانی یعنی خەڵک زیاتر پەروشی دنیاە بەقەدەر ئەوەی کە پەروشی ئاخیرەت و قیامەت و قەبری خۆی بی، زیاتر فکر لە دنیا دەکەتەوە، زیاتر هەوڵی بوو دنیاە، زیاتر تێکۆشان و ماندووبوونی بوو دنیاە، یعنی کەمترین کاتی خۆی دادەنێ لە بوو قیامەتی خۆی، لە بوو قەبر و لە بوو حساب و لە بوو ڕۆژی دوایی، کەمترین بیرکردنەوە دەکا لە مردن، کەمترین بڵێن بیرکردنەوە لە بڵێن قیامەت و لە حەشر و لە حساب و یعنی کەمترین هەوڵ دەدا لە بوو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە و خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا و مسلمانان و هەتا دوایی. بەڵام بە پێچەوانەوە زانایان و مسلمانان و پێشینان و بە هەوڵە بەڕێزەکانەوە و بە شوێنکەوتوان و بە هەموو ئەوانێ تریش کە ژیاننامەی ئەوان دەخوێنیەوە بۆ دەرەکەوی کە ئەوان بەڕاستی زیاتر هەم و غەمیان دینەکەیان بوو، قیامەتەکەیان بوو. بۆیە ئەم پیاوە بەڕێزەش کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ پرسیارێکی نییە لە بواری دنیاوە، دەفەرمێت دلنی علی عمل، ئەی پێغەمبەری خوا کردەوەیەکم پێشان بدە، ئەگەر بێت و من ئەو کردەوەیە بیکەم ئەنجام بدەم خۆشەویستی خوا و خۆشەویستی خەڵک بەدەست دەینم. کەواتە ئەمە دوو شتێک گرنگە بەڕێزان، خۆشەویستی خوا بە پلەی یەکەم، چونکە ئەگەر خوا لە ئینسانی خۆش بوو، ئەگەر خۆشەویستی خوا ئینسان بەدەستی هینا، ئەگەر خوا ئینسانی خۆشویست طبعاً ئەو کاتە لە دنیاش کەسێکی مەقبولە بی، لە نێو خەڵکیش کەسێکی بڵێن مەحبوبە بی، خەڵک خۆشیان دەوێت، خەڵک قبولی دەکەن. بۆیە فەرمووی کردەوەیەکم پێشان بدە، پێم بڵێ ئەم کردەوەیە ئەگە بێت و من ئەنجامی بدەم من خۆشەویستی خوا و خۆشەویستی خەڵک. لەبەرەوە بەڕێزان یعنی خۆشەویستی خەڵکیش پێویستە، یعنی ئینسان بە طبعی خۆی یعنی طبعی اجتماعیە، کۆمەڵایەتیە، ئینسان وا دروست کراوە کە حەزی لێیە دائیم لە ناو خەڵک بژی، لەگەڵ خەڵک بژی، لەگەڵ خەڵک هەڵس و کەوت بکە، خەڵک بڵێن چۆن ئەو خەڵکی خۆش بوێ، خەڵکیش ئەوی خۆش بوێ، و بە تایبەتی لە نێو خەڵکەکە ئیمانداران مسلمانان، چونکە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دەبی خۆشەویستیەکەی لە بوو خوابی، خوای خۆش بوێت، پێغەمبەری خوای خۆش بوێت، پێغەمبەران و مسلمانان و پێشینانی خۆش بوێت، بڵێن زانایان و بەلکو شەرعی خوای خۆش بوێت، مسلمانانی خۆش بوێت، کەواتە ئیماندارانی خۆش بوێت. ئەمە مەطلوبە لە هەموو ئینسانێک، لە هەموو ئینسانی ئیماندار مسلمان خۆشەویستیەکەی لە بوو خوابی، تووڕەبوونەکە و ڕێکلێبوونەکەشی هەر لە بوو خوابی، الحب في الله والبغض في الله، کە ئینسان کاتی کە ڕکی لە دژمنانی ئیسلامە، ڕکی لە دژمنانی خوایە، ڕکی لەوانەیە کە سەرپێچی ئەمری خوا دەکەن، لەبەرچی هەر لەبەر خوا، هەر لە پێناو خوای گەورە. بۆیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا کردەوەیەکم پێ بڵێ کاتی کە من جێبەجێ بکەم هەردوو خۆشەویستیەکە بەدەست بهێنم، خۆشەویستی خوا بە پلەی یەکەم، ئەوجا خۆشەویستی خەڵک، لە ئەسمان کەسێکی خۆشەویست بم لەلایەن خوا و مەلایکەتی خوا و ئەهلی خوا، و لە دنیاش کەسێکی مەقبول بم، کەسێکی خۆشەویست بم، خەڵک ئەمنی خۆش بوێت، خەڵک بڵێن زەرەر و زیانی بە من نەگەینی، باشەوە بە تایبەتی خەڵکانی مسلمان. بۆیە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی لە وەڵامی ئەم پرسیاری ئەم هاوڵە بەڕێزە طبعاً دوو ڕێگای پێشاندا، ڕێگایەک بۆ بەدەستهێنانی خۆشەویستی خوا و ڕێگایەک بۆ بەدەستهێنانی خۆشەویستی خەڵک، کە خەڵکیش لێت ڕازی بی، نەک تەنیا
خوات لي رازي بي فرموي ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما عند الناس يحبك الناس. اما دوو ڕێگایە دیارە ئەگە بتەوێت خوا ئەتۆی خۆش بوێت خۆشەویستی خوا بەدەست بهینی ازهد في الدنيا يعني چی ازهد في الدنيا يعني واز لە دنیا بهینە يعني فکرت مەشغول نەبی بە دنیا يعني کەسێکی زاهد و خواترس و خوا ناز بە خوات لە بیر بی دائما ئەگە بتەوێت خوات لێ خۆش بیان ئەگە بتەوێت خۆشەویستی خوا بەدەست بهینی وازهد فيما عند الناس و خۆت بڵێن مستەغنی بکە لەو شتەی کە لەلایەن خەڵکە یعنی داوا مەکە لە خەڵک خۆت دوور بخەوە لە پرسیارکردن لە خەڵک حەسوودی بە خەڵک مەبە داوای شت لە خەڵک مەکە خەڵکیش ئەتوان خۆش دەوێت. بۆی بەڕێزان دوو بڕگەیە وەکو گوتمان دوو ڕێگایە دوو منهەجە دوو نەهجە یەکەم خۆشەویستی خوا ئینسان بەدەست دەهێنی ئەویش کە الزهد في الدنيا ئێستا زیاتر قسە لەسەرەکەین و خۆشەویستی خەڵکیش الزهد فيما عند الناس. بەڕێزان لەبەرچی ئینسان دەبی یعنی کەسێکی زاهد بیان یعنی هەوڵ بدە خۆشەویستی خوا لە ناو دڵی خۆی جێگیر بکە نەک خۆشەویستی دنیا. زانە بەڕێزان ئێرە یعنی دوو خۆشەویستی هەیە لە ناو یەک دڵدا کۆناکرێنەوە کۆنابنەوە. ئەگەر یەکێک دڵی پڕ بووە لە خۆشەویستی دنیا تەنیا دنیای خۆش دەوێت لە پێناو دنیا خوای لەبیر نییە دینی لەبیر نییە شەرع و حەلال و حەرام بەلایەوە هەر پرسیار نییە بە کەیفێ خۆی لە دنیا ڕادەبێری لەبەرەوە خۆشەویستی دنیا دڵی پڕ کردووە و هەموو هەوڵ و بڵێن ماندووبوون و زەحمەتی لە بۆ ئەوەیە کە لە دنیا زیاتر مەلەزات و خۆشی و خۆشگوزارانی دنیا بەدەست بهینی و لەسەر حسابی دینەکەی قیامەتەکەی بڵێن خوا و پێغەمبەرەکەی ئەمە قەت خوا ئەو کەسەی خۆش ناوێ. زانە بەڕێزان خۆشەویستی دنیا لەگەڵ خۆشەویستی قیامەت یان خۆشەویستی خوا ئەمە دووشتن دەبی تو خۆت یەکلا بکەیەوە ئایا خۆشەویستی خوا لە دڵت زیاترە یان خۆشەویستی دنیا. وەکو بڵێن هەندێک لە زانایان بڵێن وەصفی دنیا و قیامەتەکەن بە مەشرق و مەغرب ڕۆژهەلات و ڕۆژ ئاوا دەفەرمۆن دنیا و قیامەت یان دنیا و ئاخیرەت دنیا و دین وەکو ڕۆژهەلات و ڕۆژ ئاوایە. یعنی چی دەڵێ ئەتوو چەند نزیکی ڕۆژهەلات بیەوە ئەو کاتە دوور لە ڕۆژ ئاوا دوور دەکەویەوە و بە پێچاوانەوە چەند نزیکی ڕۆژ ئاوا بیر لە ڕۆژهەلات دوور دەکەویەوە کەواتە ناکرێ ئەتوو لە یەک کاتدا هەردووی بەدەست بهینی یان هەردوو لە ناو دڵت جێگیر ببی. بۆیە بەڕێزان بزانە خوای گەورە دەفەرمێ چی کە باسی ئەو کەسانە دەکە کەوانەی زیاتر خۆشەویستی دنیایان لە ناو دڵدا زیاترە لە خۆشەویستی خوا و دینی خوا. خوای گەورە دەفەرمێت بەل تؤثرون الحیاة الدنیا والآخرة خير وأبقى. ئێوە بەڕاستی زۆر جار ژیانی دنیا پێش دێخن لە ژیانی قیامەت و دواڕۆژ و لە بەهەشت والآخرة خير وأبقى. بەڵام ئێوە نازانن ئێوە ئەگەر بزانن ئەوەی کە خوای گەورە بۆ ئێوەی ئامادە کردووە لە قیامەت کە بەهشتی پان و بەرینە عرضها السماوات والأرض أعددت لعبادي ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. وكل فرمودي قدسي داهاتووە کە خوای گەورە دەفەرمێت من بەهشتەکەم ئامادە کردووە بۆ بەندەکەی خۆم کە نە بە چاو بینیتی کەس نە بەجێ بیستیتی کەس نە لەسەر دڵی کەسێکیش لە سەر خەیاڵی کەسێک داهاتووە بەهشتێکی فيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين. هەر شتەکە ئینسان حەزی لێبی دڵی بۆی بچی بۆی دابین کراوە لەو کاتە کەواتە والآخرة خير وأبقى. قیامەتەکە ئاخرەتەکە چاکترە باشترە
و ئەو دەمینتەوە دنیا زائلە فانیە، دنیا کۆتایی پێدێ، ئەمڕۆیان سبەینێ بەجێ دێلی. بۆیە لە ئاەتێکی تر خوای گەورە دەفەرمێت توريدون عرض الدنيا والله يريد الآخرة. توريدون عرض الدنيا، ئێوە خۆشی دنیاتان مەبەستە، ئێوە بە شوێن دنیا کەوتینە، بەڵام خوای گەورە قیامەتتان بۆ دەوێت. خوای گەورە دەیەوێت ئێوە قیامەت هەڵبژێرن، بڵێن دین پێش بێخن لە چی لە دنیا. بۆیە بەڕێزان زوهد من پێناسەی سێ لە گەورە زانایانی ئیسلامی بە خێرایی بۆتان دەینمەوە کە باسی زۆه دەکەن. ئێمە لە بەرنامەکانی پێشتریش یعنی چەند بەرنامەیەک هەبوو کە ئێمە قسەمان لەسەر زوهد کرد. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی کە پێناسەی زۆه دەکە دەفەرمێت الزهد ترك ما لا ينفع في الآخرة. دەفەرمێت زوهد چییە؟ زوهد ئەو وازهێنانی هەموو ئەو شتانەیە کە هیچ سوودی نەبی لە بۆ ئاخرەت، لە بۆ قیامەت. زانم بەڕێزان زوهد کەواتە ازهد في الدنيا، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تو زاهد بە لە دنیا يحبك الله، خوا ئەتوی خۆش دەوێت. دەتەوێت خوا ئەتوی خۆش بوێت، دەتەوێت خۆشەویستی خوا لە دەست بهێنی، کەواتە زاهد بە. زۆهد چییە؟ وەکو شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی چی؟ زۆهد وازهێنانە لە هەموو ئەو شتانەی کە هیچ سوودێکی نییە بۆ قیامەت. کەواتە ئێمە دایمەن دەبی بگەڕین بە شوێن ئەو شتانە کە سوودی هەیە بوو دواڕوژمان، باگەر لە دنیا سوودیشی هەبی، بەڵام ئەگەر زەرەری هەبی لە بوو دواڕوژمان دەبی ئێمە ئەو شتە دوورکەوینەوە لەو شتە. ابن القەیم کە تەڵەبەی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی پێناسەی زوهد دەکە دەفەرمێت الزهد سفر القلب من وطن الدنيا وأخذه في منازل الآخرة. سبحان الله. دەفەرمێت زوهد ئەوەیە کە کەسێک دڵەکەی سەفەری پێ بکە لە دنیا، یعنی وەکو بڵێن خۆی لە دنیا دەژی، بەڵام دەبی وا هەست بکە، وا لە خۆی بکە دڵەکەی وای لێ بکە پەیوەستبی بە قیامەت، پەیوەستبی بە ئاخرەت، پەیوەستبی بە دواڕوژ. من وەطنی دنیا، لە مەوطنی دنیا هەلی بگری سەفەری پێ بکە، بیبەت بەرزی کەتەوە لە بوو پلەکان و بڵێن مەقاماتی قیامەت. و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلیش زوهد کە باسی زوهدەکە دەفەرمێت الزهد على 3 أوجه. زهد سێ بەشە. الأول ترك الحرام. خاڵی یەکەم کەسێک ئەگە بێوێت ببیت بە زاهد دەبی دوورکەویتەوە لە هەموو ئەو شتانەی کە حرامە کە خوا قەدەغەی کردووە، سەرپێچی خوا نابی بکە. ترك الحرام ئەمە بەشەکە لە زهد. والثاني ترك الفضول من الحلال. سبحان الله. يعني زۆر شتەیە حەلالش، بەڵام ئینسان نابی زیادەڕەوی بکە لە حەلال. هەموو شتێک کە حەلالیش بێ ئەگەر چوو بابی ئیسراف و تەبذیر و زیادەڕەوی حرامە بی. ترك الفضول من الحلال، يعني بەڕێزان خواردن و خواردنەوەی حەلال حەلالە، بەڵام خوای گەورە دەفەرمی چی؟ كلوا واشربوا ولا تسرفوا. كلوا واشربوا، خواردنەکە حەلالە، خواردنەوە حەلالە، بەڵام ولا تسرفوا. ئەو خواردنە حەلالە، ئەگەر زیاد لە حەدی خۆت خوارد ئەمە حرامە بی، دەبی ئینسان تەرکی بکە، یان خواردنەوەش بە هەمان شێوە. ترك الفضول من الحلال. والثالث ترك ما يشغل عن الله. بەشی سێمی زۆد فەرمووی وازهێنان لە هەموو شتێک کە ئینسان مەشغول بکە لە دینی خوا، لە خۆشەویستی خوا، لە پارانەوە لە خوای گەورە. یعنی ئینسان دووری بختەوە لە دین، هەر شتێک ئینسان دووری بختەوە لە خوا و لە مەنهەج و لە پەیام و لە بڵێن دینی خوا، ئینسان دەبی وازی لێ بهێنی. بۆیە بەڕێزان یعنی ئێمە دەبی پێغەمبەری خوا بکەین بە پێشەوا و بە پێشەنگ و پێشڕەوی خۆمان. یعنی قودوە و ئوسوەی ئێمە دەبی پێغەمبەر بی بە پلەی یەکەم. ئەم پێغەمبەرەی کە خوای گەورە ئەگەر هەر شتێک پێغەمبەر ئەگەر هەر شتێک داوای بکرد بۆ خوای گەورە بۆی جێبەجێ دەکرد. ئەگەر داوای بکرد بوو هەموو دنیای پێ ببەخشی پێی دەبەخشی،
بەڵام ئەو جاش ئەم پێغەمبەرە کە خۆشەویستترین کەسە لەلایەن خوا، نێردراوی خوای گەورەیە، هەلبژێردراوی خوای گەورەیە لە نێوان هەموو ئومەتەکان و هەموو ئەقوام. ئەو جا وەکو عەبدوڵڵاهی کوڕی مەسعود دەجێرتەوە دەفەرمێت وەڵڵاهی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بی زۆر جار دەمان بینی کە دەنووست لەسەر حەسیرەک دەفەرمێت کاتی کە هەر دەستاوە ئەوەندە ڕق بوو ئەم یعنی ئەم حەسیرە لە لاشەی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی خەتەکان دیار دەبوو، ئەوەندە جێیەکەی ڕق بوو، یعنی دووشەکێکی نەرم و گەرمی نەبوو، جێیەکی خۆشی نەبوو کە ئیسراحەتی تێدا کە تێدا بحەسێتەوە. ئەوجا دەفەرمێت کاتی کە ئەوهامان دەبینی ئەوجا قلنا یا رسول الله لو اتخذنا لك وطاء، ئەی پێغەمبەری خوا با ئێمە بچین دووشەکەک بۆت بهینین بۆ ئەوەی کەمێک نەرم بی کەمێک ئیسراحەت بکەی لەسەری. ئەوجا لە وەڵامیدا فەرمووی چی؟ فەرمووی مالی ومالی الدنيا ما أنا في الدنيا إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها. طبعا إمام الترمذي روايتك وحديثك صحيحة. رفضي كرت پیغمبر صلى الله عليه وسلم فرموي من چی بۆ چیمە لە دنیا قەیچیە کە ئەمەشی زیادە شکری خوای دەکرد لەسەر ئەمە کە ئەمە نعمەتەکە. دەی فەرمووی من لە دنیا وەکو ئەوەمە کە بڵێن ڕێبوارێک کاتی کە لەسەر بڵێن هەسپەکەی خۆی یان وڵاخەکەی خۆی کە دەچیت لە ژێر سێبەرێ دارێک کەمەک دەیەوێت ئیسراحەت بکە بحەسێتەوە، دوای ئەوە دەڕوات، یعنی ئەو کاتی کە دەچتە بن ئەو دارە 5 دقەیەک 10 دقەیەک چەند کاتێکی کەم بۆ ئەوەی کە ئیسراحەتێک بکە ئەو دەڕوات، ئەو جێگای خۆی نییە، جێگای ئەو نییە. بۆیە وەکو دەڵێن الدنيا ممر وليس مقر، دنیا ئەوەیە کە ئینسان تێدەپەڕی، دنیا جێی هێشتنەوە و جێ نیشتە جێ بوونی ئێکجاری ئینسان نییە، لەبەرەوە هەموو ئینسانێک هەموو کەسێک لە دنیا بڵێن واز لە دنیا دینیتون و دەڕوات بەجێ دێلی دنیا. ولا فرمودەیەکی تر بەڕێزان کە بڵێن فرمودەیەکی صحیحە کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی ڕۆژێک لە بازار لە ڕێی دەچی لە بازار دەبینی حیوانێکی بچووک ئیتر بزانە بزنە مەڕە لە بن دیوارێک ئەوە بووە مردار بووە و طبعا لە هەمان کاتدا جێیەکانیشی بردراوە، جێشی بردراوە و بوونی لێدێ، یعنی مردرا بووە و بوونیشی لێدێ. ئەو جا لەو کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ویستی پەیامێک بدەتە ئەو هاوڵانەی کە لەگەلی بوون. فەرمووی ئەیکم یحب أن هذا له بدرهم، فەرمووی هەرێ جەماعەت کەس هەیە ئەم حیوانە کە مردووە بکڕی بەدرهەمەک، کەس دەکڕی بەدرهەمەک. فقالوا ما نحب أنه لنا بشيء وما نصنع به. وتیان ئەی پێغەمبەری خوا کەس لە ئێمە پێویستی بەوەی نییە، لۆ ئێمە چی لێ دەکەین، ئێمە وەریژی بگرین دەبی فڕەی دەین. ئەو جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەتحبون أنه لكم، کاکە بەلاش بەبێ بەرامبەر نەک بەدرهەمەک کەس دەیەوێت بیدەمێ. قالوا والله لو كان حيا كان عيبا فيه لأنه أسك يعني مقطوع الأذنين. فەرمووی والله ئەگەر زیندوش بی ئەمە ئێمە نامانەوێت لەبەرەوە ئەمە عیبدارە، هەردوو جێی بردراوە. چجا لەوە فكيف وهو ميت، چجا لەوە کە ئەمە مردارە، ناوەڵڵا کەس نامانەوێت بە بەلاشیش نامانەوێت. ئەو جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فوالله للدنيا أهون على الله من هذا عليكم. فەرمووی واللهی دەنا چاک بزانن ئەم دنیایی کە ئێمە تێدا دەژین لە لای خوای گەورە زۆر زۆر بێنرخترە بێقیمەتترە لەو مردارە کە لای ئێوە چەند بێقیمەتە، کەس نایەوێتن بە بەلاشیش بیبە، کەس نایەوێت هەر لەوێ بمینتەوە لەبەر بوونی پیسی ئەو حیوانە مردووە، ئەو جاش عیبدارە، چەند بێقیمەتە بێنرخە لەناو دڵتان ئەم دنیایە ئەوها بێنرخ و بێقیمەتە لەلایەن خوای گەورە. بۆیە لە فەرمودەیەکی تر کە هەر ئیمامی مسلم
دفرميت ما الدنيا في الآخرة إلا مثل ما يجعل أحدكم إصبعه هذه في اليم ثم ينزعها فلينظر بما يرجع. دفرميت شيء كأم فرمودش صحيح إمام مسلم روايتك. دفرميت والله دنيا ببراورت لقى القيامة لقى الآخرة ها دزاني وكو چیە دەفەرمێت وەکو ئەوەیە کە کەسێک پەنجەی خۆی لە ناو ئاوی دەریایەک بنێت و پەنجەکەی بهینتە دەرێ هەرێ دەبی چەند ئاوی لەگەڵ خۆی هینابی ئاوی دەریایەک کە پەنجەی خۆت یەک پەنجە بکێ ناو ئاوی ئەو دەریایە بینیە دەرێ دەبی چەند تەڕیاتی و ئەو ئاوە دەبی چەند کەمبی بە بەراورد لەگەڵ ئاوی هەموو دەریا. دەفەرمێت مەسەلی دنیا و قیامەت ئەو هایە ژیانی دنیا ئەوەندە کەمە ئەوەندە بە بەراورد لەگەڵ قیامەت کەواتە ئەو کەسە ژیر و عاقلەکە دنیاەکەی قیامەتەکەی خۆی نەفروشیت بە دنیای فانی بە دنیای زائل بە دنیای کە سبەینێ بەجێ دێلین. بۆیە بەڕێزان فەرمووی ئێزهەد فی الدنیا یحبک الله دوورکەوە لە دنیا خوا ئەتۆی خۆش دەوێ. بەڵام لێرە بەڕێزان پرسیارێکی گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە باشە یعنی زوهد ئایا معناوی ئەوەیە ئینسان دەبی خۆی دوور بێختەوە لە هەموو خۆشیەکی دنیا یان ئینسان دەبی ئیش نەکە دەبی با بڵێن ماڵ و سەروەت و سامان حرامە کوب بکەتەوە یا نەخێر یعنی بۆ ئەوەی بە هەڵە ئینسان تێنەگەی. زانە بەڕێزان زوهد لەوە نییە کە ئینسان مالی ڕەفزکە نا با مالی زۆریش بی بە هەوڵیش بدە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئیمام ئەحمەد ڕیوایەتەکە فەرمودەیەکە صحیحە دەفەرمێت نعم المال الصالح للرجل الصالح. ئەم نەزەریەیە زۆر هەڵەیە کە زۆر کەس وا وێنا دەکە کە ئینسانی مسلمان دائما دەبی فەقیر بی دەبی هەژار بی دەبی دەستکورد بی دائما دەبی محتاجی خەڵک بی نەخێر بە پێچەوانەوە ئیسلام هانی ئینسانی مسلمانەدا ئینسان دەبی هەوڵ بدە یعنی دەوڵەمەند بی بەڵام ئەم دەوڵەمەندیە ئەو سەروەت و سامانە ئەو دنیاە ئەم خۆشی دنیای نەچتە ناو دڵی لە ناو دەستی بی نەچتە ناو دڵی. بۆیە ئەمە نعم المال الصالح للرجل الصالح. فەرموو بەڕێزان سولەیمان عەلەیهی سەلام داوود عەلەیهی سەلام کە پێغەمبەر بوون وە لە هەموو ئەوانە لە سەردەمی خوان زاهدتر بوون ئەو جاش خوای گەورە کردین بە مەلیک ربي قد آتيتني من الملك يعني كملك بون ده صلاة دار بون بوي با هول بدا با ده صلاة تبي با منصب تبي با مال وثروت وسامان تبي بلام لا لري چاك صرفي بكا وام ثروت وسامانه شكر خوای لسر بكا وببخش لبينا خوای گورا با لناو دستت بي بيتو بچي نك لناو ضلت بي. وديسان برزان زهد لوانية ككسك بيسو بو خلبي دائما برشين ناشرين وجلو برقي دراو ناشرين وبيسو نخير اما زهد نية. بوية كاتي كبيامر صلى الله عليه وسلم لفرموديك صحيح إمام مسلم روايتك كده فرميت أو كسناجت بهشت كمثقال ذريك كبر بلين لنا وضلي بي كخوي با قورة بزاني لخلق أو كسناجت بهشت كسك فرموي شي فرموي إن الرجل يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا يعني أو بهلتي جيش إلا فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم فرموي أي بيغمبر إخوة دنا خلقي وهي حزيليك دائما جلكي جوان وريكو خاوين وباك بي بيلاوكي جوان وريكو خاوين بي أو جاء بيغمبر صلى الله عليه وسلم فرموي إن الله جميل يحب الجمال من باسي أو منكد وفرموي ببيتشوانا أما مطلوبة أما اشتكي شاكا خواي قورا جوانا جوانيشي دويت بلان فرموي الكبر بطر الحق وغمط الناس تكبر أوية كإنسان حق قبولنك وخلكي بتشو سينتوا يان خوي بقورتر بزاني لخلق يان ظلم مستم لخلق بك أمايا كبر. وبرزان زهد أوانية كإنسان لخوي حتشي خوشي دنيا هي لخوي حرام بك يعني بلا والله من قوشت ناخم والله من خواردني خوشت ناخم والله من جلو برقي جوان لبرناكم والله من سفروا أواناكم نخير أما زهد نية. خواهي قورد فرميت قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق چه حرامي كردوا أميكا خوا حلالي كردوا يعني هرچي زينة دنياك أو حلالة
خوا حلالي كردووە بۆچ خۆ لە خۆت حرام مەکە ئەمە زۆهد نییە بەڕێزان باشە حلال نعمەتەکە خوای گەورە لەگەڵ ئینسانی کردووە و ئینسان دەبی ئەو نعمەتە لە خۆی دەبیهنتە جێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لە فەرمودەیەکی صحیح ئیمامی بوخاری ڕیوایەتەکە كلوا واشربوا وألبسوا وتصدقوا من غير إسراف ولا مخيلة دەفەرمێت بخونەوە و جل و بەرک لەبەری بکەن و ببەخشنەوە بەس ئیسراف مەکەن زیادەڕەوی مەکەن لە فەرمودەیەکی تر ئیمام ئەحمەد ڕیوایەتەکە دەفەرمێت چیە إن الله عز وجل يحب أن يرى أثر نعمته على عبده دەفەرمێت خوای گەورە دەیەوێت ببینی ئەو نعمەتەکان ئەو نعمەتانەی خوا لەگەڵ بەندەکانی خۆی کردووە دەیەوێت ئەم نعمەتانە کاریگەریەکەی ببینی کەواتە ئەم نعمەتانە دروستە بەلکو جێخۆیتی ئینسان بەکاری بینی بەڵام وەکو گوتمان نەچتە ناو دڵی ئینسان بۆیە بەڕێزان زۆهد ئەوە نییە کە ئینسان دنیای بە کاملی ڕەت بکەتەوە دوورکەویتەوە لە خۆشی دنیا بەجارێک یان لە ممتەلەکات و لە خۆشگوزارانی دنیا نەخێر بۆیە کاتی کە پرسیاریان لە سوفیانی ثەوری کردووە یەکێکە لە گەورە زانایان فەرمووی ئەیەکون الرەجل زاهدا ويكون له المال گوتیان هەرێ دەکرێت کەسێک زاهد بی و لە هەمان کاتدا دەوڵەمەندیش بی سەروەت و سامان هەبی قال نعم إن كان إذا ابتلي صبر وإذا أعطي شكر بەڵێ زاهدە ئەو کەسە ئەگەر بێت و کە خوای گەورە چەند پێ ببەخشی ئەو سپاسگوزار بی و شاکر بی ئەم سەروەت و سامانە لەسەر ڕێ لا نەدەت و کاتی کە ابتیلای پێ کرد زەرەری کرد لێی ساندەوە دیسان ئارام بگری و صبر بگری ئەمە زاهدە و ابن قەییمیش دەفەرمێت فمتى كان المال في يدك وليس في قلبك لم يضرك ولو كثر ومتى كان في قلبك ضرك ولو لم يكن في يدك منه شيء قسەیەکی زۆر جوانە دەفەرمێت هەر کاتێک کە مال و سەروەت و سامان لەناو دەستت بوو لەناو دڵت نەبوو ئەو کاتە هیچ زەرەرت پێناگەینی با ئەو مالە چەند زۆریش بی هاتوو هەر زاهد حسابی بەڵام هەر کاتێک چوو ناو دڵتەوە ئەو کاتە ئەگەر لە ناو دەستش نەمینی ئەتوو زاهدنی وە گونەحت بوو دەنووسرێ بۆیە بەڕێزان یعنی لە فەرمودەیەک کە بڵێن ئیمام ئەحمەد و ئەبوو داود و ترمذی و نسائی و ئیمام ئەحمەد بە حەسەنی دانەوە ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ چی من كانت الدنيا همه هەر کەسێک دنیای هەموو ئەوەی دنیابی فرق الله عليه وجعل فقره بين عينيه لدنيا دائما دلتنگە و دائما خەفەتی هەیە و دائما مشكلەی هەیە گرفتی هەیە وجعل فقره بين عينيه والله ئەو کەسە شەوڕ هەوڵ بدە غار بدە هەر فەقیرە هەر دڵی فەقیرە هەر تێر نابی ولم يأته الدنيا إلا ما قسم له ئەو جاش بەخوا هەر ئەوەندەیە ئەوەی کە خوا بۆی کردە قسمەت هەرچی بکە بەڵام ومن كانت الآخرة همه بەڵام ئەوەی کە مەبەستەکەی قیامەتە و ئاخرەتە جمع الله له أمره والله دووری خەم و خەفەت و مشکلە و دائما ئیشەکانی ئاسانە بی ومن يتق الله يجعل له مخرجا وجعل غناه في قلبي والله ئەگەر یەک کەرتەنانیشی هەبی بەڵام دڵی دەوڵەمەندە وا دەزانی دنیا هەمووی ئەوە وأتته الدنيا وهي راغمة دنیا هەمووی دێتە بەر دەستی بەڕاستی بۆیە لە فەرمودەیەکی تر کە ابن ماجە ڕیوایەتەکە دەفەرمی چی أيها الناس اجملوا في الطلب جوان داوا بکە کاتی کە ڕزق هەوڵە دێ ڕزق پێیا بکە بە حەلالی پێیا بکە فإنه لن تموت نفس حتى تستكمل رزقها والله هەر کەسێک نامری إلا ڕزقەکەی کە تەواو بوو ئەوجا دەمری ئەوجا بەڕێزان لە بڕگەی دوام فەرمووی وازهد في أيدي الناس يحبك الناس وازهد فيما في أيدي الناس يحبك الناس لبرأ وبرزان يعني خلق حزيلينية دائما كسك بيت داواي لبكا كاتي كتو دا چي كساتي خود دا باريزي أتو مستغني لو يعني دزاني برادراتي أو لبوتو لسر أساسي برجواندي ومصلحانية لخويا وأتوي خوش دوي لخويا وأتوي خوش دوي باشا بوي إنسان براستي دبي
دوور کەویتەوە لە چی لە پرسیارکردن و لە تەماعیکردن و لە حەسادەت و ئیرایی بە خەڵک و باشە. حەسەنی بەسری قسەیەکی جوانی هەیە دەفەرمی چی لا تزال كريما على الناس ما لم تتعاطى ما في أيديهم فإذا فعلت ذلك استخفوا بك وكرهوا حديثك وأبغضوك. دەفەرمێت والله ئەتوو هەر ئەو کاتە کەسێکی محبوب و کەسێکی کەریم و کەسێکی عزت نفس و عزیز و کەسێکە خەڵک ڕێز لێ دەگری هەندی ئەتوو خۆت بپارێزی و دوورکەویەوە لەو شتانی کە لە ناو بڵێن لە دەستی خەڵکدان. باشە هەر کاتێک تو خۆت پێویستی بە خەڵکت کرد ئەو کاتە بەڕاستی قیمەت و نرخت نامینی، ئەو کاتە بەڕاستی ڕەکیان لە تو دەبیتەوە. بزانەکەواتە خۆشەویستی خەڵک چۆن بەدەستدەهینی ئینسان، خۆشەویستی خەڵک بەوە ئینسان بەدەستدەهینی کە ئینسان پرسیار نەکە دائیمەن. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فرمودەیە کە ئیمامی بوخاری ڕیوایەتەکە دەفەرمێت ما يزال الرجل يسأل الناس حتى يأتي يوم القيامة ليس في وجهه مزعة لحم. دەفەرمێت والله ئەو کەسەی کە دائیمەن سوالەکە دەروزە دەکە دائیمەن چاوی لە شتی خەڵکە و لە ئەو نعمەتانی کە خوای گەورە لەگەڵ خەڵکی کردوون دەچتە بەردەرگایان داوان لێ دەکە. دەفەرمێت ئەو کەسە هەتا دێتن ڕۆژی قیامەت دەموچاوی پێوە نەماوە، یعنی ئەو کەسە ڕووی نەماوە. ناڵێن ئەم کەسە یعنی ڕووی دەوێ کەسێ وایە ڕووی زۆر قەیمە، یعنی هیچ جێی پێ نییە، هیچ کەسایەتی و شخصیەتی نییە لە هەر ڕۆژێ لە بەردەرگای کەسەکە لە هەموو جەیەک لە مزگەوت دەسوڕێت لەولا پێویستیشی پێ نییە. باشە لە فرمودەیەکی تر هەر ئیمامی بوخاری ڕیوایەتەکە دەفەرمێت ئەگە بێت و کەسێک بچیت حەبلی خۆی بینی، یعنی بچیت لە شاخ لەو کاتە بچیتن دار ببڕی و بچتن هەوڵ بدە ماندووبی ئەو دارانە لەسەر پشتی خۆی بهینی بچی بفروشتەوە، دەفەرمێت چاکترە وەک ئەوەی بچیتن دەست بانکەتەوە لە بوو خەڵک خەیر له من أن يسأل الناس أعطوه أو منعوه. زۆر جاریش لەوانەیە دەجار کابرا سوالەکە دەست پانەکەتەوە دەست درێژەکە یەک جار ئەگەر وەری بگری نو جارەکەی تریش ڕەت دەکرێتەوە. باشە بۆیە سێ شت هەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سوندی لەسەر دەخوات. یەک لەو شتانە کە دەفەرمێت ولا فتح باب مسألة إلا فتح الله عليه باب فقر، کە ئیمامی ترمذی ڕیوایەتەکە وحەدیثێکی صحیحە. دەفەرمێت والله سون دەخود لە سێ شت طبعا لەبەر کاتەکەمان تەواو بوو ئەوەی سێمەکە کە پەیوەندی بە بابەتی ئێمەوە هەیە کە دەفەرمێت واللهی هەر کەسە کە دەرگای سوالکردن و پرسیارکردن لە خەڵک لە خۆی بکەتەوە ئیلا خوای گەورە دەرگای فەقیری و هەژاری و نەداری لێ دەکەتەوە. و آخر فرمودە کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە دەفەرمێت من سأل الناس أموالهم تكثرا ئەو کەسەی کە دەست پانکەتەوە سوال بکە و خۆشی پێویستی بەوە نیە فإنما يسأل جمرا، واللهی داوای بڵێن پشکو ئاگری جەهەنەم لە بۆ خۆی دەکە فليستقل أو ليستكثر. وجا با چاک بزانیتون چەند دەست پانکەتەوە چەند سوال بکە چەند خۆی پێویستی بە خەڵک بکە و خۆشی پێویستی بەوە نیە وەک ئەوەی ئەوەندە ئاگری دووزەخ و جەهەنەم لۆ خۆی دەهێنی. بۆیە بەڕێزان ئێمە کاتمان تەواو بۆ قسە زۆرە و ئەم فەرمودەیەش فەرمودەیەکی زۆر بڵێن پڕمەعنایە. بۆیە بەڕاستی ئینسان ئەگە بێوێت خۆشەویستی خوا و خۆشەویستی خەڵک بەدەست بینی و ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکە لە ژیانی خۆیدا، هەوڵ بدە دنیا لە ناو دەستی بی لە ناو دڵی نەبی، هەوڵ بدە لە دنیا بژی فکری لە قیامەت بی قەت قیامەتی لە بیر مەکە خوای لە بیر مەکە خوا ئەتوی خۆش دەوێ و ئەگەر خۆی دوور بختەوەش لە بڵێن خەڵک یعنی ئەوانی لە ناو دەستی خەڵکن خۆی محتاجی خەڵک نەکە خۆی محتاجی خەڵک نەکە والله خەڵک هەمووی ئەتوی خۆش دەوێ. بەڵام هەر کاتێک خۆت محتاجی خەڵکت کرد ئەو خەڵکەش حتمما دەزانی کە تو لەسەر ئەساسێکی بەرژەوەندی شخصی ئەم پەیوەندیت بەستیوە لەگەڵ ئەو کەسانش ئەم پەیوەندیە درێژە ناخایێنیت و ئەو کەسانش ئەتوان خۆش ناوێ. بەڵام هەر کاتێک تو خۆت محتاجی خەڵکت نەکرد خەڵک یعنی لە خۆیەوە ئەتوان خۆش دەوێ. بۆیە خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەری خوا بەو شێوازە بەدەست دەهێنی. ئێمە بەو ئەندازەیە کۆتایی بەم حەدیثەش دەینین و آخر دعوانا الحمد لله رب العالمين.